عەزیزانی من، خوشکانی بەڕێز بە تایبەتی کچە بەڕێزەکان، خوشکانی من، تۆ ڕازی بە لەگەڵ پیاوێکی وەکو ئەم پیاوە بەڕێزەکەم قسەی کردووە، مادام کەسایەتیەکی مەقبول بێ، نوێژ و تاعەت و عیبادەتی هەبێ، لە خانەوادەیەکی ئەسڵ بێ، ئەخلاقی جوان بێ، تۆ لەبەر خاتری 6 تاک بازنگی زیاتر ئەم خێزانەی خۆت تێک مەدە، مەی فەوتێنە. دروستکردنی ژیانی خێزانیتان لەسەر حەسیرێک بەڵام قەنەعەتتان بە یەکتری هەبێ و یەکترتان خۆش بوێ باشترە وەک لەوەی تۆ دانیشی قەیرەژن دابنیشی وەکو قەیرەیەک و لە 30 ساڵی گەڕێ بە دوای شوکردن. ئافرەتێکی بەڕۆی نووسیبم کە تەمەنم 34 ساڵ بووە و زۆر بە دڵخۆشیەوە شوم کرد بە کابرایەک و وەڵا هەرەوەندەی دایکی یەکسەر کە زانی من تەمەنم 34ە مارەیەکی هەموو هەڵوەشاندە و هەموو گرێبەستەکەی هەڵوەشاندەوەتی منەمەوێ نەوەی کوڕەکەم ببینم، ئەولادەکان و ئەحفادەکانی ببینم. خێزانەکەشی هەڵوەشانە ئێت بۆ بگەینە 34 لەبەرەوە زەروریە عەزیزانی من تۆزێک تەنازولکە. بۆیە و حرەکەتی لە ڕەمەزان لە جەژنا ئیشارەتم پێدا حرەکەتێکی زاهیدانە لە ناو خۆمانە دروستکەین. تۆ کە کەمت داوا کرد وەلەو دایک و باوکت زەختت لێەکەن، بەڵام بەڵێ زەواجی منە، شوکردنەکە هی منە، تەحەمولیشت ببێ، سەبریشت لەسەر بگرە. خوشکێکی بەڕێزمان لە هەولێر ڕۆشوی کرد بە یەکێک لە سلەیمانی لەو ماوەی ڕابردووە. داماوەی هەموو ڕۆژێک منەم خوشکانم پێمەڵێنەوە گەلحۆ بێت کەل لە پوت بێ مێشک چۆن شو کردو بە کەسێک داوا هیچ شتێکی وای لێ ناکە. ئەوەندە چیە داوا لێ کردووە بۆشی کردووە تەبیعی وەکو جارانی بۆ کردو. ئەوەندە چیە بوو تۆ داوات کردووە بە چیلۆ داواکە سبەینە شەقێکت تێڵەدا و تەلاق دەدا بۆ گەر تەلاقی دا ئەیباتە مەحکەمە جا بە قیستە بێبیدات وڵێ جەنابی قازی پارەم نییە قوربان بۆ بنووسە بە 10 ساڵی دەمەوە ژنە مەجبورە و کاتە بێ عەفویکە بۆ بگاتە ئەم حاڵەتانە کە بەدەست خۆتانە. ئێوە ڕاستە کێشەکان کێشەیەکی کۆمەڵایەتین قیمێکی سەرمایەداری لەگەڵ احتیلال هاتووە و دوو تاغوتەی پارتی وێچێتیش قیمەکە باشتر بڵاوکەن ئەیکەن بە قانون یا عیبەیە، بەڵام ئێوە خۆ ئیرادەتان لەدەست خۆتان ناتوانن ئەمەکەم بکەن و تکا ئەەکەم هۆشتان لە خۆتان بێ خێزانی خۆتان پەروەردەکەن. چەند خۆشە تۆ لە 20 ساڵی شوو بکەیت و دوای کۆرپەلەی خۆت بەدەستەوە بگری. چەند خۆشە کە تۆ گەیتە تەمەنی 35 ساڵ و 36 ساڵی 4-5 مناڵت هەیە 4-5 ساڵی تریشت ماوە بۆ سن الحەز بۆ ئەو کاتی بێ ئومێدبوون لە مناڵ یا ناتوێ ببێ بۆی مشەوە دەرنەچێ ئەو کاتە 4-5 ساڵی تری اختیاریشت هەیە لە بەینا کە بتێ ئاخر دانەشت ببێ وەکو بوو کەشوشە لەسەر دەستت بێ. معلومە هەموو ژنێکیش تەمان لەو فترەی ئەخیرەیە حەزی لە مناڵی ساوایە پێی بێ جا ئەگەر هی خۆی نەبوو حەزەکە هینەوەکان و کوڕەزا و کچەزاکانی لە باوەشکە. تۆ عەزیزی من بۆ بیر لەمە ناکەیت و خوشکانی بەڕێز بە تایبەتی تکام وایە ئیشەکە بە ئێوە زۆرترە کرێ. ئێوە هەندێک تەنازولکەن لەو شتە 6 تاک بازنگی بۆ کردووی کافیە بەسە گەردانەیەکی بۆ کردووی یا هەر شتێکی تری لەو بابەتە بۆ کردووی مستیلەیەکی بۆ کردووی ئەمانە کۆتایی پێ بە ئیشەکەی تری بکەرەوە بە ناوماڵ لە ماڵەکە ئیسراحەتکەن ناچێت تۆ پیاوەکە ئەوەندە قەرزار بێت 2-3 ساڵ هەر قەرز بدات و چ خۆشەویستیەکی هەیە بەرامبەر تۆ ئەو کاتە. هیوادارم بە ئەقڵ بیر لە مشتانە بکە سۆز و عەتف و نەشکە و نەژێر عیبە قسەیەکی عیبەی ناو کوردەواری کەسە قیەمێکی سەرمایەداری بە زۆر وای کردو کە ئەگەر فەقیر بێ عیبە یەکەوە بۆ گەر فەقیر بی ژنایانی و شوو ناکەی. ئەوە هەموو سەحابە و تابعینە چۆن بەو فەقیرەتیە ئەو هەموو ماڵیان پێکەوە ناو قەناعەتیان بە ژیان هەبوو لەگەڵ یەکتریا بژین. هیوادارم